شەڕی نێوان ئیسرائیل و بزوتنەوەی حەماس هاوشێوەی وڵاتانی جیهان و ناوچەکە کاردانەوەی لەسەر ناوخۆی هەرێمی کوردستانیش دروست کردووە. لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان ڕای جیاوازیان لەبارەی شەڕ و ئاڵۆزیەکانی نێوان ئیسرائیل و بزوتنەوەی حەماسەیە. بەڕای من ئیشی تاکی کورد نییە بێت لە بینی ئەم بەرانە خۆی یەکلایی کاتەوە یان خۆی بخزیێنێتە لای هەر بەرێک لەو بەرانە. ئێمە کوردین، کوردستانین، کوردستانمان لە هەموو شتێک و لە هەموو دەوڵەتێک و لە هەموو شوێنێک پێ جوانترە. ئێمە چی بکەین؟ کوردستانی خۆمان پارێزین. بەڕێی من بەدیدی من تاکی کورد هیچ پێویست ناکە خۆی بخاتە هیچ بەرەیەک لەو بابەت تاوەکو هەواڵ سەیریکەین و مامەڵەیشی لەگەڵا بکەین. هێرشی بزوتنەوەی حەماس بۆ سەر ئیسرائیل و کاردانەوەی ئەو وڵاتە و هەڵکشانی ئاڵۆزیەکان باس و خواسی دانیشتوانی هەرێمی کوردستانە. بەشێک لە دانیشتوانی هەرێم لە ڕوانگەی ئاینەوە لە دۆخەکە دەڕوانن و هاوسۆزن لەگەڵ بزوتنەوەی حەماسدا. بەشێکی تریش لە دانیشتوانی هەرێم بیر و باوەڕی نەتەوەیی بەسەریاندا زاڵترە و دەڵێن کاتێک ڕژێمی بەعز کوردی چەوساندوتەوە وڵاتانی عەرەبی و فەڵەستین هاوسۆزی کورد نەبوون. کادرێکی پێشکەوتوو یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەڵێت تا کێشەی کەمایەتیە نەتەوەیەکان چارەسەر نەکرێ ناوچەکە سەقامگیری بەخۆوە نابینێت. و بە هەمان شێوە ئەوەی لە ناوچەکانی خۆمان لە هەر چوار پارچە گوزارێت تا ئاگات بەم ململانیانەوە ئەم شەڕ و ئاڵۆزی کە ئێستا ڕووی لە کەرتی غەزەوە فەلەستین کردووە لەگەڵ ئیسرائیل بە هەمان شێوە لەو چوارچێوەیە کە ئەمە پەیوەستە بە ململانی نێودەوڵەتی و ئیقلیمیەکان تا ئەم ململانیانە بەردەوام بێن نەگات بە قارێک هەمیشە ئەو وڵاتانەی کە کەمینەن کە منەتەوایەتیەکانن ئەوانەی کە پشتیوانیەتێکی نێودەوڵەتی سەرەکیان نییە لێ زەرەرمەند دەبن. یەکێتی و پارتی دوو حیزبە حکومڕانەکەی هەرێم هەڵوێستی یەکلاییکەرەوەیان لەبارەی بارگرژیەکانی نێوان بزوتنەوەی حەماس و ئیسرائیل ڕانەگەیاندووە، بەڵام هێزە ئیسلامیەکان بە خێرایی پشتگیری خۆیان بۆ بزوتنەوەی حەماس ڕاگەیاند. هۆکاری کاریگەریبوونی کوردیش بەم ئوسلوبەی غەزە و بەم شێوازی مامەڵەکردنەی حەماس لە ڕاستیە معلومە لەبەرەوەی کوردیش لە دوجارە خاکی داگیر کراوە. ئێمە هەردوو لامان یەک کێشەمان هەیە، یەک گرفتمان هەیە کە ئەویش هێزێکی داگیرکار هاتووە خاکی ئێمەی داگیر کردووە. ئێمە کاریگەر ئەبین بە هەر هێز و بە هەر میلەتێک کە زەویەکەی داگیر کراوە لە دوجارە ململانەیەکە بۆ ئەوەی سربەخۆیی بەدەستبێنێ. بەشێک لە دانیشتوانی هەرێمی کوردستان مەترسی ئەوەیان هەیە پریشکی ئاگری نێوان بزوتنەوەی حەماس و ئیسرائیل ناوچەکە و بەتایبەت عێراق و سووریا بگرێتەوە. بەو پێی بزوتنەوەی حەماس هاوشێوەی گروپە چەکدارەکانی عێراق و سووریا نزیکایەتیان لەگەڵ ئێران هەیە و ئەگەری کاردانەوەی ئیسرائیل بەرامبەر بەو گروپانەش لە عێراق و سووریا بە دوور نازانرێت. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.